کۆمەڵێک ڕێکخراو کە کاریان بەردەوام بۆ ژنان کردووە لێرە پێمان خۆش و بەسەریان بکەینەوە و نوێنەرەکانیان لێرە ئامادەن. ڕاستە ئێستا ناوی ئەو ڕێکخراوە ئازیزانە ئەڵێن بەس ئەوە دەلالت لەوە ناکات ڕێکخراوەکانی ترکە نەهاتوون ئەمڕۆ یا ئامادە نەبوون کار ناکەن بۆ بواری ژنان. ئێمە ئەمڕۆ لە دیبێتەکان ناتوانیمان چوار کەس قسەیان لەگەڵ بکەین بە دڵنیاییەوە ڕێزمان هەیە بۆ ئازیزانەی کە نەیانتوانی بەشدار بن. ئێستێژ ئەو ئازیزانە کە بانگیانەکەین و گفتوگویەکی چڕۆپڕ لەسەر کاری ڕێکخراوەی ئەەکەین بە ڕێز کنێر عەبدوڵڵا ئەندامی سکرتاریەتی یەکێتی ژنانی کوردستان با بفەرمێت ئاڤانجاف ڕێکخراوی ئێمە و بەڕێز تانیا کەمال دەروێش چالاکوانی مەدەنی بە خێراتن یەکەین وە شلێر سەردار کە لە منداڵ پارێزی کوردستانەوە لەگەڵمان ئامادەن با بفەرمون و زۆر سپاس و بە خێراتنیانەکەین. بەخێر بێن سەرچاوان. بەخێر بێن. زۆر سپاس ئەم کاتتان باش بەخێر بێن پیرۆزە هەشتی مارسی خانگیان زۆر سپاس بەخێر بێن زۆر سپاس بەخێر بێتان یا خانگیان یخوا بەخێر بێ زۆر بەخێر بێتان یا خانگیان بەخێر بێن فەرمونون. زۆر سپاسانەکەین ماندوو نەبن کە بەردەوام کار ئەکەن بەردەوام ماندوون هەشتی مارستان لێ پیرۆزەکەین سپاس بۆ ئامادەبوونتان پێم خۆشە سەرەتا پەیامی هەشتی مارسمان پێ بڵێن بۆ ژنان فەرموو کنێرخان. سەرەتا سوپاس بۆ ئەم بانگێشتە پیرۆزبایی هەشتی مارس لە بەڕێستان لە بەرنامەی بنەوشە لە تەلەڤیزیۆنی کورسات لە سەرجەم ژنانی سەرجەم بەشەکانی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا باکوور باشوورەکەین. هیوادارین هەشتی مارسی داهاتوو ببێتە مایی بەدیهێنانی خەون و ئامانج و دەستکەوتەکانی ژنان زیاتر لە هەرێمی کوردستانە. سوپاس. زۆر باشە هەر کنێرخان تازە مایکەکە بەرمێ با یەکەم پرسیاریشت لێ بکەیت. وەبزانم حەزت نەکرد یەکەم کەس قسە بکەی ها بە ئیسراحەتی خۆتان. زۆر باشە باس لە ڕۆڵی ژن لە کاری ڕێکخراوەی یا بکەین بەڕاستی ڕۆڵێکی زۆر بەرچاویان بینیوە بە تایبەتی یەکەتی ژنانی ئازیز کە زۆر بە استراتیژێکی باشەوە هەموو کاتێ کاریان بۆ بەرەو پێشچوونی ڕۆڵی ژن لە بوارە جیاکانە کردوویەتی. جا پێم خۆشەوە و نوێنەری ئەوان لێرەی بەدەر لەوەی کە بەڕاستی خۆت نووسەرێکی زۆر ئەکتیڤی لە بواری نووسین و ئەدەب و ئەو بوارەیە بەڕاستی مەجێدەست دیارە خانمێکی زۆر ئەکتیڤی بەڵام پێم خۆشە باس لە ڕۆڵی ژن بکەیت لە کاری ڕێکخراوەیە. زۆر سوپاس دیارە ناکرێت باس لە ڕۆڵی ژن یا ڕۆڵی ڕێکخراو بکەی لە کۆمەڵگەی کوردیا بە بڕوای من بە بێگەڕانەوە بۆ ئەوی بزانی ئەرکی ڕێکخراو لە ناو کۆمەڵگەی کوردیا یان لە ناو هەر کۆمەڵگەیەکە چییە کە بە بڕوای من وەکو ڕێکخراوی ژنان ئەگەر کورتی بکەینەوە دوو ئەرکی سەرەکی هەیە یەکێکیان بریتیە لە هۆشیارکردنەوەی تاک ڕۆژیارکردنەوەی هاوڵاتی ڕۆژیارکردنەوەی کۆمەڵگە بە سەرجەم ئەو ئەرک و مافانەی کە ژنان خەباتی بۆ ئەەکەن کە فرە بوارە فڕەڕەنگە بۆ شێوازی جۆر بە جۆری ڕێگای گرتنەبەری هۆشیارکردنەوە هەیە کە دەرفەت نایە لێرە باسی بکەین. ئەرکی دووهەمیان بەڕاستی فشار خستنە سەر دەسەڵاتە بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانەی کە ڕێکخراوەکانی ژنان کاری بۆ ئەەکەن بۆیە لێرەوە ئەم دوو هەوڵە کە ئەرکی ڕێکخراوەکانە ئەیبەستمەوە بۆی بڵێم مەسەلەی ژن پرسی ژن لە هەر کۆمەڵگەیەکە تەنها ئەرک و بەرپرسیارەتی خودی ڕێکخراوەکانی ژنان نییە کە زۆر جار زۆر گرفتێتە پێشەوە زۆر کێشەیەتە پێشەوە لە ئاستی گشتگیری کۆمەڵگەیە لە ئاستی مافەکانی تاکی کۆمەڵگەیە لۆمەی ڕێکخراوەکانی ژنان ئەکرێ بۆیە باسکردنی ئەرکەکان بەپێی ئەوە زۆر گرنگە چونکە دواتر بەرپرسیارەتی بەپێی ئەو ئەرکە هەڵەگیرێت لە ئاستا بۆیە بە بڕوای من مەسەلەی ژن مەسەلەیەکی کۆمەڵگەییە گرێدراوی و تەواوکاری سەرجەم ئەو کایە جۆر بە جۆرانەی کە پێکاتی کۆمەڵگە پێکەێنن لە حکوومەت لە پەرلەمان لە میدیا لە ئاین لە هەموو کایە جۆر بە جۆرەکان ئەتوان بڵێن پاکێجێکە پێویستی بەکارکردنی هەمەلایەنە و هەمە جۆر و پلان و استراتیژی یەکگرتوانە هەیە بۆ ئەوی بتوانین پرسیژن لە هەڵ کۆمەڵگەیەکە بینە پێشەوە لە دەرەنجامە ئامانجەکەیش ئەوەیە کە بۆ بەدیهێنانی کۆمەڵگەیەکی دیموکرات کۆمەڵگەیەک کە مافی مەدەنی بپارێزێ کە مافی مرۆڤ بپارێزێ کە دادپەروەری لە نێوان تاکەکانە بەرجەستە بکە و هاوڵاتی بوون چەندتر بێت. دەستەکانە خۆش خانگیان ئاوا خانگیان بەخێر بێ هەشتی مارست لێ پیرۆز بێ خانوێکی ماندوونە ناز بەردەوام ئەکتیڤ و چالاکی پێم خۆشە لەسەر ئەوە قسەمان بۆ بکەی کۆمەڵێک دروشم ساڵانە ڕێکخراوەکان
ئەی خەنە ڕوو لەگ سەرم دروشمانە کارەکەن تا چەندم دروشمانە توانێتی فشار دروستکە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان بۆیە کە کەیسی ژنان پرسی ژنان زیاتر بەرەو پێش بچێت. زۆر زۆر سپاس ماندوونە ناسی لە ئێوەی ئازیزی شەکەم کە بەردەوام ئاوایەکترە بینین هەست بە وزێکی زۆرەکەم بشکا لە بۆنێکی و هەموو ڕۆژەکانی ترێمە توانم بڵێم بەشێکمان زۆر زوو یەکترە بینین ئەمە گزارش لەوە کە ژنان بەردەوام پڕوزان حەز لە گۆڕانکاریەکەن حەزەکەن جێدەستیاندار بێ لەم گۆڕانکاریانەی هەیە سەبارەت بە دروشمەکان هەموو ئەو کارانەی کە ڕێکخراوەکانەیکەن هەموو ئەو دروشمانەی بەکاری ئەهێنن بەشێکی زۆری گزارشتە لە کارکردنیان بۆ ژنانی کورد بەشێکی زۆری گزارشتە لە ڕنگدانەوەی ئەو بربەست و کێشانەی کە یەتە بەردەم ژنان زۆر جار ڕێکخراوەکان ڕوبەڕووی ئەو پرسیارە ئەبنەوە یاخود تەنانە زۆر جار گەشە ئەکات بۆ گوتاری ڕقوکینە بەرامبەر بە ژنانی چالاک بەرامبەر بە ژنانی ڕێکخراوەکان لەوەی کە لە هەر شوێنێک هەواڵێک هەبێ دژ هەواڵی کوشتن بێت تونوتیژی بێت ئەو پرسیارە دووبارە ئەبێتەوە ئایا ڕێکخراوەکانی ژنان چیان کردووە ڕەنگە بەشێکی بۆ ئەوە بگەڕێتەوە کە لەبەر ئەوەی کە پرسی ژن لە ئێسا بە تایبەتی دۆسیەکانی تونوتیژی دۆسی هەستیارن و کەسین دۆسیەی کەسین ڕەنگە ڕێکخراوەکان نەتوانن بە شێوازێکی زۆر ئاشکرا ئەو ئامارانە ئەم داتایانە ئەم کەیسانە بخەنە ڕووکە چارەسەریان کردووەکە زۆر جار ئێمە لە ڕێکخراوەکان کە کۆبوونەوە ئەکەین بەیەکەوە باسەوە ئەکەین کە بەشێکی ڕاستە گلەیمان هەیە لە ئاسایشی کۆمەڵایەتی لە گرفتەکان کە لە نێو کۆمەلگا هەیە بەڵام باسدەوە ئەکەین کە ئەو نەفەسەی هەیە ئەم هەناسەی هەیە کە زۆر جار کچانی ئێمە ئەتوانن وەکو ئەو بەهرانەی ئەمە ئەمڕۆ لێرە بینیمان یاخود لە ڕێگەی شاشەکەەوە بینیمان یاخود ئێوە زۆر جار بەسەریان ئەکەنەوە لە میانەی بەرنامەکانە ئەمە وا ئەکا کە تۆ گەشتبینیەکت هەبێ و ماندوونە ناسانە کار بکەی لەسەر ئەوەی بەردەوام بی ئەم چیرۆکە جوانانە هەم کەواتە من ئەگەر لە کۆتایی وەڵامەکە ئەو بکەمەوە کورتی کەمەوە ئەتوانم بڵێم تاکە جوڵانەوەیەک یاخۆت یەکێک لە هێماکانی دیموکراسی لە هەرێمی کوردستان دوای ڕاپەڕین کارکردنی ڕێکخراوەکانی ژنانە بەڕاستی زۆر جار دۆخەکەیان بەرەو کەنارێکی ئارام بردووە لە زۆر دۆسی چارە نووسازا ژنان توانیویانە ببنە کۆدی ئاشتی کۆدی پێکۆژیان کۆدی بەیەکەوە کارکردن و ئەوەی کە بتوانین زیاتر بەرگری لە دۆزەکەمان ئەو هاوبەشیە زۆر زۆر گرنگە دواتر یەنە سەر باسەکانی تر خاتوش لێرگیان لە منداڵ پارێزەوە جەناب نوێنەرایەتیان نەکەیت و ئەمڕۆ یەکێک لەو ناوەندانەی کە بەڕاستی زۆر زۆر کاری لەسەر پەروەردەکردنی منداڵ کردووە زۆر زۆر کاری ینی گرنگی یاوە بە خوێندنەوەی منداڵان زۆر زۆر کاری ڕۆشنبیری ئەکەن زۆر استراتیژیان کار ئەکەن پێم خۆشە ئەو دەرفەتەی کە بۆ ژن ڕەخسێنە لە ناو پارێزدا باسێکی ئەوەمان بۆ بکەیت و تا چەند گرنگە ئەم ناوەندانە کە کار لەسەر پەروەردەی مناڵەکە چکێ بەڕاستی مە زۆر زۆر گرنگە تۆ جیلێکی نوێ پەروەردە بکەیت سەرەتا دەستان خۆش بێ من سوپاستانەکەم کە ڕێکخراوێکی لەوانەیە ڕاستەخۆ لە بواری ژان شائیژ نەکەین بەڵام وەکو دەستەی ڕێکخراوەکە و لەسەر ئەوەی لەسەر جیلێکی دواهاتوو ئیشەکەین خۆتانەزان یعنی تۆ گەر بتێ گۆڕانکاری بکەی ئەبێ لە مناڵەوە دەست پێ بکەی من زۆر سوپاسی ئەو دەرفەتاکەم کە ئەمڕۆ لەم یادا منتان بانگێش کردووە ڕاستەکەی من باسی ڕۆڵی ژن بکەم لە ناو ڕێکخراوی مناڵ پارێزە ئەبینی گۆڕانکاریەکی زۆر گەورە هەیە هەر خۆی بوونی فکری ڕێکخراوەکو ئەم خوشکە بەڕێزانش باسییان کرد لە دوو ئاستا ئیشەکە یەکێکیان ئایا وەکو ڕێکخرا و ڕۆڵی ژن لە ناو ڕێکخراوە چ دەورێکی هەیە و ئاسی دووەمیشی ئەوەیە کە تۆ چی پێشکەش بە کۆمەلگاکەی ئەبینی ئەگەر سەرەتا بگەڕینەوە بۆ ساڵی نەوەکان کە فکرەی دروستبوونی ڕێکخراو ئەسان لە کۆمەلگا فکرێکی تازە بوو لەوانەیە لەلایەن
کۆمەلگاوە زۆر ڕەتی کرد بێتەوە کە چووکە پێشتر کۆمەلگار فێر بوو کە ژن ئەگەر ئیش بکات و فرسەتی هەلی کاری هەبێ لە کەرتی حکومیە ئیش بکە لە کەرتە تایبەتەکانە بە یعنی مەساتێکی گەورە زۆر نامە بوو زۆر یعنی بەرەنگار بوونەوەشی بۆ کراو لەوانێت چەنەها سەرەتایی یعنی کاری ڕێکخراوەی چەناژن ڕوبەڕووی ئەو بێتەوە کە تۆ لە ڕێکخراوە ئیشکەی تووشی چێبیت و یعنی تانەوتە شەری زۆر ئاهات تا دوایی بەڕاستی خەڵکەکە سێری کرد ڕۆڵی ژن لە ناو ڕێکخراوە ئەسا ئەوە ڕۆڵێکی گرنگە چونکە تۆ ژن بەو توانایی کە هەیەی مەسان بە تێگەیشتنی لە کۆمەلگا بە حکومەوەی کە لەگەڵ هەموو تایپی کۆمەلگا ئیشەکە لەگەڵ مناڵە ئیشەکە لەگەڵ گەورە ئیشەکە لەگەڵ پیاوە ئیشەکە لە قوتابخانە ڕۆڵ هەیە لەوانەیە تێگەیشتنی لە بواری کاری ڕێکخراوەی شاجی ئاواستر بێ بۆیە من وەکو مناڵ پارێزی کوردستان تەسەوڕەکەم ڕۆڵێکی زۆر زۆر باشی هەبێ یعنی ژن لە ڕێکخراوەکە تەنانەت یعنی چۆنەڵی هاوتابێ ئەو پۆست و دەسەڵاتانی کە هەیە بۆ نمونە هەر لە دەستەی کارگێڕی و بەڕێوەبرنی ڕێکخراوەکەوە یعنی فرسەتێکی هەلی باش ڕێکەوتۆ بۆ ژنان کە لە ئاستی بۆردابێ دامەزرێنەرەکەی کە ژنە لە ئاستی مەسان پۆستەکانە هەبێت لە ئاستی کارمەندەکانە هەبێت تەنانەت ئەمڕۆ ئێمە خۆمان دانیشتێکمان هەبوو بیرمان لەوا کردەوە بزانین لە چ پۆستێکە مەسەلەن ئێمە کارمەندی ژنیتیانە و بۆ هەلی کارمانتیانەکرۆ بینی بەشی مەسەلەن شۆفێرەکانە بەشی حرەسەکانە وتمان ژنیتیانی وتمان وڵابێ ئێمە ئەو فرسەتە بین خصوصان ئێستا یعنی بینی چەنا خانمان هەیە کە یعنی تەرسییان یعنی ئەوە فکرەی ئەمڕۆمان بوو یعنی کە فرسەتێکی باش پیرۆزە ئەو فکرەی وادارم لە ناوەندەکانی تریشا دووبارەکەنەوە من بۆیە لێرەشەوە شێرم کرد چونکە هێشتا لەگەڵ دەستەی بەڕێوەبەرایی نەکرۆ چکە حەزەکەم ئەمە نەقڵ بێ بۆ هەموو یعنی ڕێکخراوەکانی کەشکەشتەکە نامۆ نەبێت و هەمومان یعنی عادەتەن دائیمەن تۆ کە لە کۆمەلگاکە ئیشی کرد هەموو سەرچاوی زانیاریم بۆ یەکتری و یعنی لێکەوە فێرە بین. ئەمە لەلایەکەوە لەلایەکی کەەوە مەسەلەن تۆ و ڕێکخراوی کە ئیش لە بواری مناڵاکەی ئایا کاریگەری و ڕۆڵی تۆ چی بووە کە تۆ بەرپرسی لە پەروەردەکردنی جیلێک وەکو کنێرخانیش باسی کرد ڕێکخراو بە تاقیتەنیا ناتوانێت گۆڕانکاری بکە یعنی ئەمە ئەرکی سەشانی ڕێکخراو نیە بەڵام ئەتوانێت چەکێکی فشار ئەتوانێت چەکێکی فشار بێ لەبەرەوەی کە عادەتەن خۆی ڕێکخراو تعزیزی ڕۆڵی حکومەتەکە لەگەڵ حکومەتە هاوکاری ئیشەکە لەسەر ئاستی کۆمەلگا ئیشەکە ینی هەموو یەکەکانی کۆمەڵ بەڕاستی ڕێکخراو ئەتوانم بڵێم کۆیانە کاتەوە ئەوانە لەبەرەوە تەسەوڕەکەم ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی مناڵ پارێز ڕۆڵێکی گرنگی هەبێ لە پەروەردەکردنی جیلێکی تازە جیلێکە ئیمانی هەبێ بە بەشداریکردن بە پێکەوە ژیان بە ناجوداکاری بە دروستکردنی هەلی کار طبعا ئەمە دواتر تەسەوڕەکەم زیاتر باسیکەم کە چۆن دەستان خۆش بێ کە هەمیشە ڕێکخراوێک بوون کاری زۆر جوانتان کردووە لە سەرەتای دامەزانیەوە تا ئێستا ڕێکخراوی مناڵ پارێزێک بۆ لەو ڕێکخراوانەی کە ڕنگدانەوەیکی زۆر جوانی هەبوو لە کۆمەڵگەی کوردیا ماندوو نەبوون دەستان خۆش بێ تانیا خانگیان جارێکی دەرهشتی مارس لێتان پیرۆزەکەین باز لە کاری ڕێکخراوەی کرا باز لەوە کرا کە ڕێکخراو ناتوانێت بە تەنیا کارکردێکی فشار بێ بەڵام ئەتوانین بە هەمومانەوانێ کاریگەر بین بەڕاگەیاندنەوانێ بە ڕێکخراوەکانەوانێ کاریگەر بین بۆی کە کۆمەڵگا بە ئاراستێکی باشترا بڕوات تۆ کەم و کورتەکان دەچیا بینی کە نەتوانرێت ئەم کارانە بکرێت دەستان خۆش بێ هەشتی مارس لە تەواوی ژنانی جیهان پیرۆزەکەم بە تایبەت ژنی کورد کە ژنی ماندوونە ناسن و زۆر سپاس بۆ ئەم فستیڤالە جوانی ئەم ساڵ بەڕاستی ئەم ساڵ تاموبوونێکی جیاوازی هەبوو لەگە ساڵانی ترە دەستان خۆش بێ زۆر سپاس کاری ڕێکخراوەی کارێکی تەواو خۆبەخشیە کارێکی مەدەنیە لە کوردستانە ئەتوانین بڵێن نەتەوەی کورد ژنی کورد لە سەرەتای دروستبوونی شۆڕشەکانەوە بوونی هەبووە و هاوبەشی سەرەکی بووە لە هەموو ئەو دەستکەوتانی کە ئێستا بەدەست هاتووە لەگەڵ قۆناغەکانە ڕۆشتووە قۆناغی شۆڕشی بینیوە قۆناغی دوای شۆڕشیشی بینیوە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بزوتنەوەیکی فێمینیستی بەهێز لە ناوچەی باشووری بڵێن کوردستان دروست بوو ئەم بزوتنەوەیە ڕاستە هەندێک پیاوانیشمان لەگەڵا بوو بەڵام ژن خاوەنی سەرەکی ئەو بزوتنەوەیە هەموو ئەو دەستکەوتانی بەدەست هاتووە ژن خاوەنێتی ئێستا و هەموو ئەو پێشکەوتانی کە هەیە کە ئێستا ئەیبینێ لە ناو حکوومەت و پەرلەمان و دام و دەستگاکانی تریشە هەموو ئەو ژنە چالاکوانە قارەمانە بەهێزانە بوون کە ڕۆژانە شەویان خسۆتە سەر ڕۆژ
و ڕوبەڕووی هەموو ئەوتان و تەشەر و کێش و گرفتانە بوونێتەوە بۆ ئەوەی میلەتی کۆر بۆ ئەوەی خەڵکەکەی خۆمان کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاشنا بن بە هەموو ئەو مافانی کە لە تەواوی دنیادا ئێستا ژنان تەمەتوعانی بەرجەستە بۆ ژنان. بۆیە لە دوای ڕاپەڕینەوە شۆڕشی مەدەنی کە دەستی پێکرد ژنان شانیان نایە بەر ئەم شۆڕشە و بە تەواوەتی هەموو ئەو یاسا و هەموو ئەو بابەتانی کە پێویستە بۆ ژنێکی سەردەم تیا بژی ژنی کورد یاخۆ بڵێن چالاکوانی ناو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان کاریان تیا کردووە سەرسەختانە و هەموو ئەو یاسانی کە ئێستا کە ئێمە شانازی پێوە ئەکەین لەسەر ئاستی عێراق هەندێک یاسا هەیە کە هەرێمی کوردستان ئێستا تەمەتوعی بیاخود هەیە ئێستا لە عێراق ئەو یاسایانە هەتا ئێستا ناتوانن هەر دەستکاریشی بکەن و هەندێک لە دەوڵەتە زلهێزەکانی دەوروبەریشمان هەتا ئێستا نەیانتوانیوە دەست بۆ ئەو یاسانە بن بەڵام بە سەرکەوتنەوە بە شانازیەوە لە هەرێمی کوردستان ئێستا ئەو یاسایانە پەیڕۆ ئەکرێت و لە هەموو دام و دەستگاکانە ئیشی زۆر باشە. تانیا خان ئەمەوێت باس لەوە بکەم چونکە ڕاستە باسی یاسا و شمان ینی لە بابەتەکانی ترا کرد بەڵام پێم خۆشە باس لە لینک دروستکردن ئێستا هەر کامێکتان بەڕاستی نوێنەری ڕێکخراوێکن کە کار لەسەر بوارەکانی ژنانە ئەکەن. لینک ئەبێ چەند بێت لە بینی ڕێکخراوەکانە بۆی کە بتوانن کە شتێکی هاوبەشی دروست بکەن و خۆشت یەکێکی لەو کەسانەی کە بەڕاستی تیمێکتان دروست کردووە بۆی کە ڕێکخراوەکانی ژنانیان ئەو کەسانەی کە چالاکوانە لە بواری مافەکانی ژنانە ئەگەر بابەتێک لەسەر ئەو کێشانە بێت کە لە کۆمەڵگەی ئێمە بێ یەکدەنگ بن. جا حەزەکەم هەر لە فستیڤاڵی بنەوشەوە باسێکی ئەوەم بۆ بکەیت کە پێشتر قەرار بوو چاوپێکەوتنێ بکەین بەڵام پێم خۆشە لەم فستیڤاڵەوە بەڕاستی باسی بکەین کە هاوبەشبوونی دەنگی ژن چەند گرنگە لە ئێستەی کوردستاندا. بە خۆشحاڵیەوە چالاکوانانی ژنان یا بڵێن داکۆکی کاران لە مافەکانی ژنان ئێستا هاو دەنگن و هاوکارن بەیەکەوە لەبەر ئەوەی بەداخەوە ئێستا ئەوەنە تونند و تیژەکان و ئەوەنە ئەو ئەستەمانی کە هەیە ئەیبینین بەرامبەر بە تەواوی خەڵک و لە ناوی شانە ژنان زۆرە لەبەر ئەمە وای لێکردوین ئێمە یەک بین بۆ بەدەستهێنانی ئامانجەکان لینکەکان لەسەر ئاستی ناوخۆ زۆر گرنگە زۆرێک لە تۆڕ و زۆرێک لە کۆی ڕێکخراوەی ئێستا هەیە بە تایبەت ڕێکخراوەکانی ژنان ئێستا دەستیان خۆش بێ یەکێتی ژنان ئێستا تۆڕی هاوبەشیانەیە و ڕێکخراوەکان خۆشمان لە ناو یەکە چەندین گروپ و تۆڕمان دروست کردووە و لەسەر ئاسی دەرەوەی هەرێمی کوردستانیش لەسەر ئاسی عێراق لەسەر ئاسی وڵاتانی دەوروبەر لەسەر ئاستی کەنداوی عەرەبی ئێستا ڕێکخراوەکانی ژنانی کوردستان لینکێکی بەهێزیان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوە تەنانەت لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان کە ڕێکخراوە ئینتەرناشناڵەکانە ئەو لینکانە ئێستا وای لێ کردوین کە زۆرێک لەو دەستکەوت و سەرکەوتنانی کە ئێستا لە هەرێمی کوردستان و ژنی کورد بەدەستی هێناوە بیگەینین بە دەرەوە و ئەوانیش هاوکار و پشتیوانی ڕێکخراوەکانی ژنانن هەندێک جار بە زانیاری و داتاکان هەندێک جاریش هاوکارێکی مادی زۆر بەهێز حەزەکەم لێرە ئەو باس بکەم کە ئەگەر ئەو لینکانە نەبوایە و ئەگەر ئەو هاوکاریانە نەبوایە کە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بۆ ڕێکخراوەکانی ژنانێ ڕێکخراوەکانی ژنان کارەکانە زۆر قورسە بوو لەبەرەوەی بەڕاستی پاڵپشتیەکی زۆر کەم هەیە بۆ ڕێکخراوەکانی ژنان ئەتوانین بڵێن هەر نیشە ڕێکخراوەکانی ژنان بەبێ هیچ پاڵپشتێکی مادی کارەکەن و ئەو لینکە بەهێزانی کە هەیە لە نێوان ڕێکخراوەکانی ژنان بۆ ڕێکخراوەکانی دەرەوە ئەو وای کردووە کە ئێستا ئەو هاوکاریانە بێت و ژنان بتوانێت دەستان خۆش بێت. شێرخان کارکردن بۆ مناڵان ئاسان نیە تۆ جیلێک بۆ کۆمەلگا پێگەین بەرهەمەهێنی کە داهاتووی ئەم وڵاتەن لە ئێستاچی پێویستە چۆن هۆشیاری بڵاوکەینەوە لەم جیلەی ئێستامانە تا بتوانن کاریگەر بن لە داهاتووە چۆن بتوانین کاریان لەسەر بکەین. دەستان خۆش بە پرسیارێکی گرنگ بوو ڕاستیەکەی خۆی عادەتەن هەروەکو پێشتریش باسم کردووە گەر بتوێ گۆڕانکاری بکەی بێ لە مناڵەوە دەست پێ بکەی کە تۆ چۆن مناڵ پەروەرداکەی ئەو هەلانەی هێنیتە پێشەوە بۆ مناڵ و بۆ گەنجان چییە بەڕاستیەکەی ئێمە زۆر جارە توان مناڵپارێز زۆر فکرەی هێنا یعنی کۆمەلگای کوردیەوە کە فکرێکی تازە و یعنی نامۆژ بوو کە یعنی بە شێوەیەکی وا ئیشی پێکرد کە لەلایەن کۆمەلگاشەوە تەقبولی پێ بکرێن بۆ نمونە ئەتوان مناڵپارێزی کوردستان هەلی بۆ گەنجەکان دروست کرد کە تێکەڵاوکردنی گەنجان
ینی لە سنتەرەکانی گەنجانە یەکەم شێڵتەر کە بۆ مناڵی ئەو مناڵانی کە کچ بوون لە خواردەمەنی 18 ساڵەوە بوون هەر مناڵ پارێز کاری تیا کرد کە ڕوبەڕووی تونوتیژیە بوونەوە یعنی لە خواردەمەنی 18 ساڵەوە بوون ڕوبەڕووی تونوتیژیە بوونەوە لە ماڵەوە دەرەچوون یەکەم فکری شێڵتەر بوونی شێڵتەرێک یعنی بەڕاستیەوە مناڵ پارێز یعنی ئەو شتەی هێنایە کۆمەلگای کوردیەوە و لەخوا بەزیابێ فکرەکانی سەرکەوتو بوو بۆچی چونکە تۆ لەوانەیە هەنێ فکرەکە تەرحەکەی جاری وایە یەکەم جار زۆر تەقبول نەبێ بەس دواتر کە کۆمەلگات تێگا لە مەبەستەکە تێگا کە تۆ ئەمە تۆ مەبەست ئەم گۆڕانکاریە خراپ نییە لە ناو کۆمەلگایە هەبێ یاخود بەعکسەوە بلایەنێکی ئیجابیە کۆمەلگایەکی تەندروستە کۆمەلگایەکی هاوبەش دروستەکەی تەسەورەکەم دواتر یعنی کۆمەلگاش ئیسیجابەی هەبێ بۆ ئەم شتانە تۆ چۆن وا لە مناڵەکەی کە بالفعل لە مناڵیەوە یەکتری تەقبول بکە یعنی ئەمە بە هەردوو ڕەگەزی شەوەڵم تەنها من باز لەسەر مەسەلەن باسی ژنان ناکەم یاخود کچێک ناکەم کە چۆن تۆ کچ بۆ کچ خۆی چۆن تەقبول یەکتریەکە کچ بۆ کوڕ چۆن تەقبول یەکزیەکەن چۆن نەتوانن هەردووکیان هاوکار بن تۆ ئەمە طبعا ڕۆڵی ڕێکخراوە یعنی کە ئەیکە ئەو یاسا و گابانەی کە هەیە کە لە ناو یاساکانە ئایا تا چەند دەستەبەری مافی مناڵی کردووە مافی کچی کردووە یاخود هەنێ پرۆگرام هەیە کە تایبەتە بە وەکو کچانی هەرزەکار کە تۆ لەوانەیە لە ناو کۆمەلگا زۆر پێویست بێکەتەوە کاتێک گۆڕانکاری بەسەرتایە کچی وا هەیە ناتوانانی ئەم شتە شێرکا لەگەڵ هیچ کەسێکا بەس بەڕاستیمە ئەزانین ئاگداری کارەکانتان هەن کە یعنی ئەمانە قەزم ئەوەیەکە ئەم پرۆگرامانەیە کەوا کاکە تۆ گۆڕانکاری ڕووبایدڵنیایەوە یعنی هەر گۆڕانکاری تۆ لە مناڵ و لە خێزانی کوردیاکەی طبعا تۆ کە گۆڕانکاری لە مناڵەکە کرد داهاتوێکی جوانتر دروست دەکەیت خێزانەکانیش وشیارە بن بەرامبەر زۆر باشە دەستەکانە خۆش بێ ئاڤانگیان با بێنە لای تۆ ئەزانم هیلای کشی بەڕاستی لە هەولێرەوە هاتی وێرە بەڵام لە کوردیەکانیش فەرامۆش نەکرد دەستی خۆش بێ ئاڤانگیان تۆ لە ڕێکخراوی ئێمەسە نوێنەری ئەوانیت و ئەو کارانە کە بەڕاستی ئاگادارم چەند کار لەسەر کەیسی ئێزدیەکانەکەن چەند کار لەسەر تۆ بەرنامەی تۆ خۆت ڕاگەاندن کاری ڕاستیەکەی بەرنامەی ڕادیۆیت هەیە هۆشیارکردنەوەتان هەیە کار لە بوارەکانی بڵاوکردنەوەی کتێب و نووسین و کۆمەڵێک بابەتی تر ئەەکەن کە بەڕاستی ڕێکخراوێکی چڕۆپڕە حەز ئەەکەم بزانم پلانتان چی ئەبێت لەم ساڵە ئایا هەوڵتانیاوە کاری باشتر بکەن بۆ ژنان کە ئێوە تەنها لە کوردستانیش کار ناکەن نوێنەری کوردن لە وڵاتەکانی تریش زۆر سپاس زۆر جار کە دووبارە ڕوبەڕووی ئەو پرسیارە ئەبینەوە کە ڕێکخراوەکانی ژنان چیان کردووە ئەڵێم خۆزگە تەنها چەند ڕۆژێک کامێرێک بە پشتی سەری هەر یەکێک لەو ژنە چالاگوانانەوە بێت کە چەندەمانونە ناسن چەنە وزە سەرفەکەن بۆ ئەوەی کە ئەگەر یەک کەیسیش ڕزگارکەن لە تونوتیژی چەنە گەورەیە لایەنە هۆشیاریەکە سەرمایەکی مرۆیی زۆر گەورەی ئەوێ ئەزیزانێ تۆ هەر ئەوە نییە زۆر جار بۆ نمونە کتێبێ دەرەکەی یا پرۆژەیەک جێبەجێ ئەەکەی بیرکردنەوە لە بیرۆکەیە کە لەگەڵ کۆمەلگای کوردستان لەگەڵ کێشەکان وەڵام دەرەوە بێیان هاوتەری بێ ئەمانە هەر هەمووی پێویستی بەوە ئەوەیە کە تۆ دەیان کۆبوونەوە بکەی ستافێکی گەورە بخەیتە گەڕ دەیان جار بربەستی زۆر گەورە دیەتە پێش بەڵام وەلای ئەنەی بۆ ئەوەی کە ئامانجێکەیەک تۆ ئەو ئامانجا بپێکی سەبارەت بە کچانی ئێزیدی کچە ئێزیدیەکان لەم چەند ساڵەی ڕابردوو ئەو کچە بەهێزانن ئەو کچە بەتوانایەنن کە ئەوەی خۆشحاڵتەکە کە جگەلەوەی ڕێکخراوەکان کاریان بۆکەن سروەگیان کچە ئێزیدیەکان ئێستا خۆیان لە ناوکاری ڕێکخراوەیی کارەکەن ئێمە لە سنتەری دهۆکمان کچێکی ئێزیدی بەرپرسی سنتەرەکەیە هەستەکەین لێک تێگەیشتن و یەکتر نزیکی زیاتر هەیە بۆ نمونە تۆ کاتێک خۆت لە نێو دۆزەکەی کچێکی ئێزیدی نزیکتری لە کەمپەکان نزیکتری لە کەیسی کچانی ئێزیدی جگەلەوەی ئێمە کار بۆ ئەوەکەین ئەو ژنانەی کە ڕزگاربووی دەستی داعشن کچانی ئێزیدی ئێمە ساڵانە کۆنفراسی لالش سازەکەین بۆ ئەوەی کە زیاتر کار لەسەر لۆبیکردنی بە جینۆساید ناساندنی کەیسی کچانی ئێزیدی و ئێزیدیەکان بکەین و هەروەها ئاڵوگۆڕێک بکەین لە نێوان ژنانی
هەڵەبجە ئەنفا لە گەرمیان تەنانەت ئێمە ساڵی ڕابردوو لە بۆسنا بووین ژنانی بۆسنامان بینی سیرمان کرد ئەوان لە شتێکە هاوبەشین بەڵێ کارەساتێکی گەورەیان بەسەر هاتووە بەڵام ئەوانی ژنەکانیان ئێستا بۆتە چیرۆکی سەرکەوتن. بابەتی کچانی ئێزیدی یەکێکە لەو بابەتانەی لە ڕێکخراوی ئێمە ئەولەویەتی هەیە پاشان گرنگیان و هۆشیارکردنەوە و ڕاهێنان لە بواری جەندەرە. ئێمە ئەزانین کۆمەلگای ئێمە هێشتا پێویستی بەوەیە کە زیاتر معریفەی هەبێ لەسەر ئەم چەمکە تازانە یارمەتی وەزارەتەکان ئەدەین و یەکە جەندەریەکان بۆ ڕاهێنان هەروەها یارمەتی بەڕێوبەرایەتەکانی تونوتیژی بۆ ئەوەی کە ڕاهێنان بە کارمەندەکانیان بکەین و لە ڕێگەی میدیاوە کە ئێمە پێمان وایە کاریگەریەکی زۆر زۆر گەورەی ئەبێ خۆم سەرپەرشتی ئەو بەشە ئەەکەم کار لەسەر ئەوە ئەەکەین کە ژنان ئەو ئێمە ژنانی زۆرمان هەیە کە ئەکادیمین ئێمە زۆر جار لە بەرنمەکەی ئێوە بە خۆشحاڵیەوە ئەیان بینین بەڵام ژنان لە میدیاکانی دیکە یاخود بەگشتی پانتاییان نەدراوە تێژ ئێمە ژنانمان هەیە پسپۆڕن لە هەموو ئەو بابەتانی کە زۆر جار کۆمەلگا بە شتێڕوانینێکی پیاوان پێی وایە ژنان ناتوانن بۆ نمونە لە فیزیا پسپۆڕ بن لە کیمیا پسپۆڕ بن لە جینۆساید یاخود لە بابەتێکی دیکە نمونونەکانیمان بەڵاستی هەیە و پیشانیش بڵێ ئەوە کە ئەیبینم لە بەرنمەکانی ئێوە ئێمە هەوڵمان ناوە جارێکی تر بتوانین بەیەکەوە گفتوگۆ بکەین ئەو ژنانە بخینە نێو میدیاوە و داتابیسێکیش دروستکەین بۆ ژنانی ئەکادیمی ژنانی خاوەن ئەزمون ئەمانەی کە زۆر جار بەداخەوە میدیا فەرامۆشی کردووە بە هاوکاری یەکتری نەتوانین ئەو کارە ئەنجامێن دەستەکانە خۆش بڵێ تاکە شتێک لە کۆتایی قسەکانم ئاماژەی پێبەم کە ڕێکخراوی ئێمە یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی کە دەست پێشخەری کرد بۆ دامەزراندنی هاوپەیمانی ژنانی کوردستان کە هاوپەیمانیەکە لە ئێستا لە کوردستان ڕاستە نێتیۆرک و هاوپەیمانی دیکە زۆر هەیە بەڵام هاوپەیمانی ژنانی کوردستان هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی تایە ئەتوانم بڵێم ئەو شانازیە بەر ژنانی کوردستان ئەکەوێ ئێمە ژنان زووتر و هەنگاوەکانمان خێراترە بۆ لە یەک گەیشتن و لە یەکتر نزیک بوونەوە و هەماهەنگی و هاوکاریکردنی یەکتر لە بیرۆکەی جوان لە کاری یەکتر و بە بەردەوام هەوڵێن کە یەکتر تەواو بکەین و هەروەها هێز و توانە بدەین بەیەک بە دڵنیایە و پێشکەوتنێکە لە کۆمەڵگا لایەن ژنانەوەی بینین کاری ڕێکخراوەکانیش بووە کە توانی ویانە ئەمەگەر کە ئەرکا جێبەجێ بکەن کنێر خاینگان لە کۆتایە پێم خۆشە پەیامێکمان پێ بڵێ زۆر کاری ڕێکخراوی باسکرا کە زۆر دڵخۆشین و زۆر نمونەی جوانیشمان ئەمڕۆ هێنا ئەم فستیڤاڵەوانێ و دەستخۆشی لە سەرجەم ئەو خانوانەی تریژەکەین کە نەمانتوانی بیانێنە ناو فستیڤاڵەکەمانوانێ و چاپێکەوتنیان لەگەڵ بکەین پێم خۆشە لێرەوە پەیامێک بە ژنانی ئێمە بێ کە چەند ساڵە تۆ کار بۆ ژنانەکەی ئەنووسیت بۆ ژنان نووسەرێکی زۆر باشیت ماندوونە ناسانە کارت بۆ کردوون لێرەوە پەیامێکیان پێ بڵێ کە چی بکەن بۆ ئەوەی کە ماندوو نەبن لە کارەکانی خۆیان ماندوو نەبن و لەسەر پێکانی خۆیان بۆستن لە ڕاستیە خەباتی ژن و بەدیهێنانی ئامانجەکانی خەباتێکی زۆر درێژخایانە و خەباتێکی زۆر زۆر قورسە بۆ لەبەر ئەوەی کار لەسەر عەقڵ ئەکا کار لەسەر گۆڕینی هزر ئەکا کار لەسەر ڕاستکردنەوەی ئەو فکر ئەکا کە بە درێژایی مێژووی کارکردن بە هەر هۆکارێ بێ ئیش لەسەر ئەوە کراوە کە ژن خۆی نەبێت ژن وەکو مرۆڤ مامەڵەی لەگەڵا نەکرێ ژن وەکو جەستە ببیندێ بۆ بە کللتورێکی باوی کۆمەلگە کە سەرتاسەری ناوەندە جۆر بە جۆرەکان پێویستی بەسەر لە نوێ پیاچوونەوە بەو شەمکانە هەیە کە پەیوەندی بە خودی ژن و پەیوەندی بەسەر جەم چەمکە جۆر بە جۆرەکانەوە هەیە کە پێویستی بە گۆڕین هەیە ئەمەش بە تەنها بە ژن ناکرێ مەسلەی گۆڕینی عەقڵ و فکر و هزر بۆ ئەوەی مرۆڤ وەکو هاوڵاتیەک لە کۆمەلگەیەکە مامەڵە بکە وەکو مرۆڤ سیر بکرێ جیاوازی جەندەری لە ڕووی بەڵانسی جەندەری بوونی هەبێ جیاوازی لە ئاستا نەکرێ جیاکاری ڕوبەڕووی نەبێتەوە ئەمە پرۆسەیەکی درێژخایانی هەمەلایەنی پێویستە وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە چونکە بەڕاستی مەسەلەی ژن مەسەلەیەکە کە پەیوەستە بە خودی تاکەکانەوە بەگشتی خودی هەموو ناوەندە جۆر بە جۆرەکان بە تایبەتی بۆیە کارکردنی ژن بۆ مەسەلەکەی خۆی بەدەر لەوەی کە چەند گرنگە خۆی بناسێ لە شوایە
ئەوەندە گرنگە دەوروبەرەکەیش دەرفەت بڕەخسێنێ وەکو دەسەڵاتی حکومڕانی وەکو ئەقلیەتی و بەرنامەی حزبە سیاسیەکان وەکو میدیا وەکو یاسا ئەمانە هەمووی پێکەوە پاکێجەکەن کە گرنگە کارکردن لەسەری بۆیە ئەتوانم ئەو پەیامە کورتکەمەوە لە پەیامی ئەمڕۆی ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان کە پەیامێک بوو لە ڕێگەی تایبەت بوو بە 8 مارس ئەڵێ هێزی ژن لە یەکبووندایە کەواتە یەکدەنگی و کۆدەنگی و پێکەوەیی کارکردنی ژن لەسەر تاسەری دنیاە بە گشتی و لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشوور بە تایبەتی گرنگە پێکەوە کارکردنی هەمەلایەنە و پرۆژیان هەبێ بۆ هێنانەدی کۆمەڵگەیەکی مرۆڤ دۆست دیموکراتی کە دیموکراتیت ببێ بە شێوازی ژیان بۆ ئەوەی مرۆڤ وەکو هاوڵاتی ڕۆڵی خۆی ببینێ لەکایە جۆربەجۆرەکانی کۆمەڵگەیە وهێز لەوەیە کە یەک بین دەستەکانتان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون یەک بە یەکتان زۆر جوانە ئەوەی کە جیاکاریتان ڕاستیەکەی نەکردووە لە نێوان ژنانی هەر سێ پارچەکەی تری کوردستانەوە زۆر گرنگە دەستان خۆش بێ ئێمە دیارێکمان بۆ ئامادە کردوون ڕاستیەکەی حەزەکەین وەکو ئەوەی کە دەست خۆش بێ ڕۆزەگیان ئەمڕۆ زۆر هیلاکیشمان کردی بەڵام مەدیارێکی نەوشەیە هیوادار نەکو یادگارێک لاتان بمێنێتەوانێت سوپاسانەکەین خان وەکو مناڵ پارێز دەست خۆش بێ وەکو ڕێکخراوی ئێمە ئاڤانگیان حەزمان کرد بەکارێکی دەستی خانوێکی دەستڕەنگینی ئەم شارە دیارێکتان پێشکەش بکەین سپاس بۆ یەک بە یەکتان ماندوو نەبن خۆشحاڵ بووین زۆر سپاسانە